بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەلایەن خۆم و هاوڕێیانی هاوکارم گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بێ. هاتوینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ژیانەوەی ئەم هەفتەیەمان. سێشەمەی پێشۆ ڕۆژی جیهانی بە ساڵاتچوان بوو. ئێمەش بە پێویستمان زانی کە بەرنامەی ئەم هەفتەیەمان تەرخان بکەین بەم بابەتەوە. ئەگەر مەرگ مەجالمان بدات هەمومان تەمەنمان دەڕواتە سەر و ئەبین بە کەسێکی بە ساڵاتچوو و خاننشین کراوە. پیری و بە ساڵاتچووی لە کۆمەلگایەکەوە بوو کۆمەلگایەکی تر جیاوازە و بە ساڵاتچووی لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیش گەلێک دژوارتر و تاقەت پڕۆکێنترە. شێوازی هەڵسوکەوت لەگەڵ پیران، منداڵان و کەم ئەنجامان لە هەر کۆمەلگایەکدا یەکێک لە پێناسەکانی میزانی ئینسانی و دیموکراتیک بوونی ئەو سیستمە سیاسیە و یەکێکە لە گرنگترین مافە ئینسانیەکانە لە هەر کۆمەلگایەکدا. لەم بوارەدا حکوومەتی ئیسلامی یەکێکە لە کۆنەپەرستترین و گەندەڵترین سیستمە سیاسیەکانی مەوجود لە دنیادا. گرانی، هەڵاوسان و دابەزینی نرخی دراوی ئێران لە لایک و گرانی ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتری هەموو کاڵاکان و سرویسی خزمەتگوزاری جێ پەیداویستی خەڵک وەتا هۆی هەژاری و قورستربوونی بەڕێوەچوونی خانەنشینان و بە ساڵاتچوان. کێشەیەکی سەرەکی دیکەی خانەنشینکراوان گرانی لە ڕادەبەدەری دەرمان و خزمەتگوزاری پزیشکیە، بە تایبەت بۆ کەسانی بەتەمەن کە لەگەڵ کێشەی گەورە و چکۆڵەی جەستەیی و دەرونی بەرەوڕوو. هەر لەسەر ئەم بابەتەوە داوامان کردووە لە هاوڕێ وریای ئەحمەدی کە ناسی بەرنامەکە بێت و وەڵامی چەند پرسیانمان بداتەوە. کاک وریا دیسان بەخێر بیت بۆ بەرنامەی ژیانەوە. زۆر ڕێز سڵاوم هەیە بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە مادوونم. بەخێربی. سەرەتا گەرەکمانە بزانین کاک وریا پیری چییە؟ بە ساڵاتچوون چییە؟ ئەم پرسیارە گەر 50 ساڵ لەوە بربتکردایەت جوابی جۆرێتر بوو، ئەگەر هیچ 30 ساڵ داهاتوو بیکەیت جوابی جۆرێترا. بەحاڵ پیر و بە ساڵاتچوو بە کەسێکژن کە بەڕواڵەت عمری کردووە، یانێ لە مووی سەرەوە بگرە سپیکردن مووی سەرەوە بگرە لە ئەو لە دەستدانی حاڵەتی پلاستیکی پێس و چروکبوونی پێس لە کەهای سنی بەحاڵ ڕواڵەت بە چروک و ئەوانەی وێنیانە پێس ئەو لە ژێر پێستا ئینسان وەختی ساڵی چێتە سەر دەشت و دۆڵ زۆر دروستە بێت، بۆیە چروک لەبان و دیارە لەبەرەوە ئەو حاڵەتە ساف و پلاستیکی نامێنێت چون ئاو لە دەسەدات و ئاو لە شوێنەکان خۆیانوا لازمە جەمی ناکاتەوە. لە هەر حاڵە علامەت پیری تەنیا جسمی نییە، بەڕاستی ڕۆحی ڕەوانی هەیە، سڵامەتی هەیە. لە هەر حاڵە بەوە کەوتووەکە ئێمە لە چه کۆمەلگایەکە ژیانەکەین، لە چه شرایەتێکە ژیانەکەین، بە چه حقوقێک ژیانەکەین، بە چه ئیمکاناتێک ژیانەکەین، بە پێی ئەوانی چە ئاسەواری پیری زۆرتر دیارە پێمانە. شاید باشتر بێت تۆزێح ئەوەی چە بدەم کە ئێمە دوو جار لە ژیانمانە مۆرد تەوەجۆی تایبەتی قەرارەگیرین و مۆرد مراقبەتی عمومی قەرارەگەین. جارێکی بە مناڵبوومان یعنی مناڵبوونمانە تا گەورابین، جارێکیی وەختێک پیرە بین و لە حاڵەتی ئاکتیوی ژیان تینە دەرەوە و بەرەو بلەخەرە دووچار نەخۆشی و ئەوانە بین و گۆشە گیریە بین و ئەوانە بە نوعێک گەرەکمە ئەوە عەرز بکەم کە ئێمە بەوە کەوتووە لە کۆمەلگایەکەوە هەین حەق و حقوق ئینسان تا چه حەدوە تا چه ڕادەیەک بەراوردە کراوە و حتا تا چه ڕادەیەک بە دروستی بەراوردە کراوە. مەسەڵەن هەر حقوقێکیش حتمی نییە ئەوە بێت کە ئەو حقوقە بتوانێت دیارمەتی دەربێ. مەسەڵەن لە شرایەتی ژیانی پیریە تۆ ئەبێ بە شکڵێکی عیلمی و زانستیانە پیرەکانت تەئمین کەیت، یانێ ئەگەر قوانینێک هەیە بۆ قوانینە شامل حاڵ ژیان پیرەکانەوێت ئەو قوانینە مەسەڵەن ئەشێ بە عیلم و زانستی و پزیشکی ئیمڕۆژی مستەلح بێت و بە ئیمکاناتی غەزایی و تەفریحی ئەوانەی ئیمڕۆ مستەلح بێت تا ئەوانە بنیان بتوانێت بێژێت ئەرێ لە شرایەت پیریا باش مۆرە تەوەجۆ قەراری گرتووە.
زۆر سپاس بە لە بەرچاوگرتنی کۆمەڵگایەک لەگەڵ کۆمەڵگایەکدا کە لە ئەوڵەوەشەوە ئاماژەمان پێکرد کاریگەری بە ساڵات چوان لەسەر کەسەکان جیاوازن. تەبیعی لەسەر کەسەکان جیاوازن. ئەوڵەن بەش من وتم وەکو حقوق تماشاکەی ئەگەر کەسێک لە پاکستانە یا لە سریلانکا شرایەتێکی ژیان یا لە ئێرانە ئەم ڕۆژی خاتە بەیانی بخاتە دووسبەی ئەگەر بچۆسێتەوە ئەگەر لە شرایەت ناڵیە لە هیچ گونە موادی غەزایی و تەفریحی و ژیانی بەرخوردان نەبوو بێت هەمووی ئەوانە مەسەڵەن ئەوان زووتر پیری دیارە پیا یعنی هەر واقعانی زووتر ئەمرن ئەوانە و هەم بەپێ ئەوەی کە تۆ مەسەڵەن لە سکاندیناوی و ئوروپا پیری زۆر دیار نییە ئینسانەکانە یا حداق لەو شێوە کە ئێمە خەریکی مەترەحیەکەین زۆر دیار نییە یعنی من بەوە کەوتووە کە لە چ کۆمەلگایەکە چ شرایەتی و بە چ ئیمکاناتێکە و بە چ زانستی بە خودئاگاهیە و بە چ نوع لە ئارامشەوە تۆ مەزان کەسێکە لە کۆمەلگای ئێرانە ئەگەر کرێکار بێت ئەگەر بچەوسێتەوە ئەگەر نگەران وەزیەت ناڵەکەی بێت ئەگەر نگەران وەزیەت باوکو دایکەکەی بێت ئەگەر نگەران وەزیەت سلامەتیەکەی تەئەمین نەبێت هەمووی ئەوانە خۆ تاسیرەکە لەسەرەوەی کە چۆن بێت یعنی لە پاڵەوەیجا على العموم مەسەڵەن بۆ ژن و پیاوێک هەتانی فەرقی بێت یعنی بە على العموم تماشاکەی پیاوەکان کەمتر عمرەکەن لە ژنەکان یا بەرحاڵ فەرق لە حاڵەت فەرق و تەفاوەتیان هەیە. کاک وریایی بۆ ئاماژەتان کرد بەوەی کە کاریگەری لەسەر ئەوەی کە کرێکارە زەحمەت کێشە یا لە فەرهەنگ و کۆمەڵگایەکەوە بەس پێمان بڵێت جیاوازیان چییە بە ساڵاچوو لە نێوان ژن و پیاوە جیاوازیکیان هەیە یانە؟ ئەرێ جیاوازیان هەیە جیاوازیەکەیان ئەو عەرز کن بە لەحاز بیۆلۆژیکیەوە و فیزیکیەوە شاید مەسەڵەن ژنان زووتر پیریان پێوە دیارە تا پیاوان بەڵام لە عەسڵە ژنان عمریان زۆرترە لە پیاوان خۆی لە حەقیقەتە عەسڵ منەوە چ عەرز کەم لە ژنان زۆر قەویتر لە پیاوان یعنی على العموم زۆر قەویتر لە پیاوان ژنان مەسەڵەن زۆر تەحمڵیان زۆرترە لە شرایەتە باشتر دەست و پەنجە دەربەکەن بە منطقە و یعنی منطق زۆرتر بەکارەبن قسە لێسەر لێرە سەواد نییە من قسەی زۆر کەسەی ژن لە وڵاتانی چۆن پیا و مەسەڵەن زۆرتر ئەچن بۆ مەکتەب و مەدرسە و زۆرتر ئەزان و ئەوانە وەلی ئامارە جیهانیەکان نیشانەدا کە سەواد خوب حتمما تەئسیری هەیە بەڵام لەسەر چتکەری ئەساسی ژیان وانییە یعنی ژن على العموم لە دنیا ئەگەر بووە تواشایان کەیت زۆرتر تەحفشارن زڵم و زۆرێ فرەتریان لێچێ حتا ئەیان فرۆشن ئەنواوە قسەم ستەم ها بەسەریانەوە وەلی ئەگەر مقایسەی بکەی ئامار خودکوژی ژنان بە نسبەت پیاوان ئەسڵن ئاسمان تازەوی فەرقەکە مەسەڵەن ئەگەر 100,000 نەفەر خۆیان بکوژن 70,000 پیاوە 30,000 ژنان یعنی لە مثلا ئەگەر 1000 نەفەر خۆیان بکوژن 700 نەفەری پیاوە دەی نیشانەی ئەوەیە کە ئەوان باوەجودەوە تەحفشارترن وەلی ڕێگە چارەیان هەیە یا ڕێگە چارە دۆزنەوە بۆ مشکلاتەکانیان کە باشتر دەست و پەنجە تێکیان دەڕکەن بۆیە مەسەڵەن ئەگەر لە وەکو سنع و ساڵێک بێژی ئەوەش من لەبیر چوو جارێ پێشوو بێژم کێ واقعان پیرە یعنی ئێمە بە کێ ئێژین پیر دەی پیر ئەگەر مەسەڵەن 50 ساڵ لەبوو وەرە و پرسیارتە بکردایەت جوابەکەی شتێتر بوو و من مطمئنم ئەگەر 30 ساڵ لە دوایتر ئەم پرسیارەکەی جوابی ئیم ڕۆژە جوابەکەی ئەوەیە تقریبا لە تەواو دنیا بان 75 ساڵەوەی بەرەو پیری جاران وان نەبوو جاران لە 50 ساڵی چەوەیتە کەسیان بە پیر ئەزانی و من ئەڵبەتە من قسەی فەرهەنگ ناکەم لە ئەوروپا حتا 75 ساڵەکەیشی پێ عەیبە بەخۆی بێژی پیر ولی مەسەڵەن من ئەوەی چ بێژم فەرهەنگ و کولتوریش مهمە
بڕێ لە وڵاتەکانە بەعیبە و شوورەیە لە 40 ساڵێکی 50 ساڵێکی دەست بێگەن واقعاً واز نایرن لە کەسەکە تا نێخنەوە قەورەکە، یعنی هەر دەوروبەرەکەی قسەی قانون ناکەم، هەر دەوروبەرەکەی بەعیبە و شوورەیە ئیزۆلەیەکەن و یواش ئەمە ناکری بۆ تۆ ساڵە توێتە سەر ئەوە تا ئەچێت تا حتا ناو قەورەکە هەمڕاییەکە ئەو جوڵاتە. من ئەوەی چ بێژم مەسەڵەن چەندێ تەئمین بیت ئەو نەیجە ئەتوانی خۆت ئەساس شادابی و جوانی بکەیت و بالعکسەکەی چیە توانی مەسەڵەن 30 ساڵی خوارێ چێت بێ وەلی ئەحساس پیریکەیت. من قسەی پیری زوود ڕست ناکەم، پیری زوود ڕست نەخۆشیە، ئەو قسەی ئەوە ناکەم، من قسەی عەلە العموم دەکەم کە پیر یعنی فەرق و جیاوازیان متمێنن لە بین جنسەکانە هەیە، ئەوە شتێکی ئێرانی و ئوروپاییوانی لە هەموو دنیاوایە کە ژنان عەلە العموم زۆرتر عمرەکەن، تقریبا 5 ساڵ زۆرتر عمرەکەن. یەک شتێکەوەی دەست و پەنجەنەرکردن لە تەک پیریە بازم بین ژن و پیا زۆر فەرقی هەیە. مەسەڵەن پیاوەکان ئەگەر ئەو ژن و پیاوگەلەوە ئێزواجکردن و 40-50 ساڵ بەیەکە و کارەکەن و ژیانەکەن و دوایی ژنەکە ئەمرێت. ئەخبار و ئەرقام نیشانەدا کە پیاوەکان دوایەوە کە ژنەکانیان مردووە ماوەیەکی زۆر عمر ناکەن، بەڵام بەعەکسەوە ژنەکان وانی، یعنی وەختی پیاوەکان ئەمرن ژنەکان لە عمریان تقریبا کەم و نابێتەوە، تازە ئەو عمرەکە هێنە میانگینە هەر دەستی پێیاکە. زووترش وتیانە ئینسان شایانی ڕێزکردنە نەک بەزەی. پرسیارەکەم ئەوێتە دەبێت چۆن مامەڵە لەگەڵ کەسی بە ساڵات چوا بکەین. بێگومان هەمومان یا لە بنەماڵە یا لە دەوروبەرمانە لەگەڵ کەسانی بە ساڵات چوو ڕوبەڕوو دەبینەوە، چۆن لەگەڵ یانە هەسوکەوتکەین لە هەر بوارێکەوە کە دواتر تێمە سەر بواری کێشەی دەرونی، بەس هەر ئەوەی کە چی بکەین کە لەگەڵ بە ساڵات چوانە لە بواری ئەوەی کە خۆمان ڕێک بخەین یا بە جۆری بێڵین خۆیان لەگەڵمانان ڕێک بخەن ئەبێت چۆن بیت. ئەوڵەن بۆ ئەوە بەنظرم نێمە لەبەرابێ بزانین ئەمجا ئەو کۆمەڵگای سەرمایەداریە چۆن بەخوردیان پێکە. ئەو کۆمەڵگای سەرمایەداریە تا ئەو جێکە وا جوان و کە نیروی کاریان هەسوو ئەوە تا نەهایەت ئەیان ببوورە نەهایەت چۆسانەوەی ها لەگەڵا و دوای چۆسانەوەکەی چیانیان دوای ئەوەی کە جسمن وایان لێتێ کە ئیتر قابل چۆسانەوە نین، خب لە گۆشەیەکە لە ناو کۆمەڵگا مەسئولیەتیان لەسەر عهدە ناگرێت و یان خاتۆ سەر خانەوادەکانیان و ئەوانە تعدادێکی زۆر کەم تامینن. ئەوە ئێمە ئاگاهیمان هەیە لەسەرەوە بلەخە تعدادێکی زۆر کەم تامینن. دەی باشە ئێمە وەکو جنبشێک یانێ وەکو کۆمەڵە وەکو بۆچوونێک ئێمە چۆن بەرخوردکەین. ئەوڵن بە نظر من ڕێزگردن لە نظر ئێمە و شتێکی عاتفی و ئەخلاقی ئەوانە نییە، شتێکی حقوقیە. کەلیمەی ڕێزگردن ئەگەر یانێ مقابڵەکەی بێڕێزیە، بەنابەرین ئێمە ناتوانین لەسەر بێڕێزی و ڕێزداریەوە، ئێمە حقوقێک هەیە و ئەو حقوقە شامل حاڵ هەموو ئینسانێکەوێت. ئەگەر گەرەکت بێت کۆمەڵگایەکی ئینسانی ببێت، ئەو کەسانەی کە مەسڵن مناڵن خب ئەبێ حقوقیان ببێت، حقوقەکەیان جۆری بێت کە ژیانەکەیان لایەق شەعنی ئینسان بێت. ئەوانەیە کە هەن لە حاڵکارا و خەریکە زەحمەتێکیشن بۆ ناو کۆمەڵگا ئەبێ هەموو حقوقێکیان ببێت. بۆ ناکری مەسەڵەن فقط بۆ پیرەکان بێژیەوە حقوقیانە بۆ داعان و باقیەکەی دیان وێڵەکەم. لە نەتیجە لە ژیانی پیریە تەکاملێ بەشێکە لە ژیان، ئەو بەشەکە کەسەکان هەموو زەحمەتێکیان کێشاو بۆ ناو کۆمەڵگا خۆیان بێ پاداشیان پێ بدرێتەوە، یانەی دێرا کەسێک تەراحومیان پێ ناکا، کەسێک خۆی بەخۆی هەڵ نازێ مەزۆن چونکو ئینسانێکی باشە کۆمەکیان وا پێکا یا وایان پێکا، ئەوانە حقوق خۆیانیان هەیە. ئەو حقوقە شامل حاڵ ژیانێکی بێ غەل و غەش، یعنی تەمین بە لەحاز ماڵیە و تەمین بە لەحاز ماڵە و ئیمکاناتێکی تایبەت. مەسەڵەن تۆ تماشاکەی کەسێکە ها لە تەبەقەی چوارە ناتوانێتی لە ساڵێکی تایبەتی و ناتوانێت بێت و بڕوات،
تو ئەبێ مەسەڵەن شەرایەت ماڵەکەی ئەبێ لەگەڵ ڕۆحە ڕۆحان و جسمیە و تواناییەکانیە بخوا بەیەکەوە ئەوە کەسەکە خۆی ناتوانێت کەسێک کە تاوانی هیچ وەختی ئیمکانەوەی نەوگەم ماڵی دروستکە بۆ خۆی لەسەر پیریە بە هیچ ئیمکانێکەوە چۆن نتوانێت ئەوە کۆمەلگا مەسئولە یعنی ناو ماڵەکەی ئەشەی لە تەک شرایەت ژیانەکەیە بێتەوە وەزیەت سڵامەتی ئەبێش دکتور و دەوا و دەرمانی تەئمین بێ وەزیەت غەزایی زۆر مهمە چۆن لە مناڵیان مهمە کە کەسێکە مناڵە دەبێت لە حاز تەغزیەوە تەئمین بێت تا بتوانێت گەشە بکە تا بتوانێت ئێسعادەکانی شکوفای پێیاکە لە پیریچە باوەڕکە زۆرتر مهمترە لەبەرەوە لە پیریە پێشگیریەکە بە ئەنوا و وەقسام نەخۆشی کە ها لە ڕێگەی نەخۆش ها لە ڕێگەی پیریە بۆیە مەسەڵەن مواد غەزایی ئەبێت تەئمین بێت موادی ئەدێمانە زانستی و عیلمیانەی گەرەکە ئەمانە متەخەسیسیان گەرەکە ئەمە کۆمەلگای گەرەکە و تەفریح و سەرگەرمی تو ئەشێ تەنیا تەفریح و سەرگەرمیش کەلیمەی تەفریح و سەرگەرمی شاید بەشێک بووچکە لەوە من عەرزکەم یعنی ئیحساس ئەرزشکەی لە ناو کۆمەڵگا ئیحساس ئەوە بکەی کە بەکار ئەخۆی ئیحساس ئەوە بکەی کە هەر چەند ساڵت ببێت عوزوێکی لەو کۆمەڵگا و ئەو عوزوە بەکارە خۆی یعنی ئەوە مەسەڵەن ئایتە سونەتە لە ئەوەی وتم عیب و شوورەیە لینەوە دەستپێکەن یعنی ئەکسەر حتا خودکوشیەکان بەتابەت جوامع سەنعەتیە مەسەڵەن لەبێن 55 تا 65 ساڵ و ئەوانەیە دقیقەن کاتێکە کە ئینسان خەریکی یەواش بەرەوە بازنشستگی بەرەو ئارامشێکی تر ئەڕوا ئەو ئانەی ئەحساسەکە ئەی ئەسەن تەئمین نییە ئەم گشتە زەحمەتی دێشە تەئمین عزیزان دوای ناوبڕێکەوە تینەوە لاتان لپرنگی پیریم لینیش تازه هستم بکردم لپرنگی پیریم لینیش تازه هستم بکردم تنیا دلم نای وقت خوی ما همیش دلای خون نبود تنیا دڵم مای وەک خۆی ماوە ئەویش لەلای خۆم نەبووە ئێستا وەگەوسا حەز ناکەم هەرگیز سەیری ئاوێ نەکەم ئێستا وەگەوسا حەز ناکەم هەرگیز سەیری ئاوێ نەکەم ڕوخسارم جۆرێ شێوە ناچێتەوە سەروێ نەکەم ڕوخسارم جۆرێ شێوە ناچێتەوە سەروێ نەکەم ناچێتەوە سەروێ نەکەم لە پڕڕەنگی پیریم لێ نیشت تازە هەستم پێکردووە
تەنیا دڵم مای وەک خۆی ماوە ئەویش لە لای خۆم نەبووە سرم سپی بووە چاوم بینی نیکەم بووە سرم سپی بووە چاوم بینی نیکەم بووە بێ حەواس و بێ تاقەتم عمرم هەموو بەسەر چووە بحواس بطاقتم عمرم هموي بسر شوا عمرم هموي بسر شوا لبرني پیریم لێنیش تازە هەستم پێکردووە لە پڕەنگی پیریم لێنیش تازە هەستم پێکردووە تەنیا دڵم مای وەک خۆی ماوە ئەویش لە لای خۆم نەبووە تەنیا دڵم مای وەک خۆی ماوە ئەویش لە لای خۆم نەبووە بینەرانی عزیز مەمنونەبووتان لێ دەکەم بینەوە لای کاکوریا بە لە بەرچاوگرتنی کاکوریا ئەوەی کە قسە و باسەکانی خۆتان کردان لەسەر ئەوەی کە شێوازی هەڵسوکەوت لەگەڵ پیران و چۆن هەڵسوکەوتیان لەگەڵا بکەین دێمە سەر ئەوە بێگومان هەموومان کەسی بە ساڵاچوو لە دەوروبەرمانە بووە ئیسە یا دایە گەورەمانە یا بابا گەورەمانە یا ئەوەی کە دایک باوکێک عزیزێک بە دەورمانەوە بووە بۆ هەڵسوکەوتمان لەگەڵ یانە ئەوەی کە کەسێکی بە ساڵاچوو عزیزێکی لەدەسەدا مەبەستم هاوسەرەکەیە خۆشەویستەکەیە لە دەستی ئەدات یان براکەی یان کەسێکی نزیکی خۆی تووشی کێشەیەکی دەرونی ئەبێت ڕەنگە هەمومان بەوە شتێکی ئاسایی بزانین ئەوەی کە بزانین تووشی کێشەیەکی دەرونی عاتفی بووە ئەبێت چی بکەین ئەو کاتە چۆن لەگەڵیان هەڵسوکەوت بکەین فەرموو ئەزای چۆنە ئێمە پێش ئەوانە ئەبێ نوعی مراقبەتێکی سیستماتیکمان ببێت کە ئەوانە وەختێ تێنە بەرەو پێشتر کاری بۆ کریابێت وەکو نمونە ئێمە ئەبێ سیستمێکی پزیشکی و سلامەتی ڕەواندەرمانیمان ببێت کە ئەوە بەشێک لە ژیان بێت و بەشێک لە ژیان یانەی کەی یانێ تۆ لە محیط کارەوە پەروەندەیەکی پزیشکیت ببێت یانێ پەروەندەی پزیشکی بتوانێت تۆ هەمڕاییکە مەزەڵی من لەناو کۆمەڵە کاتی خۆم من خۆم مەسئول ئەو کارە بووم مهێنێک ماوە بەناو پێگیری واقعاً ئێمە سلامەتیمان تعریفمان نەکرد لە سلامەتی یانێ چی سلامەتی یانی ئەوەی کە کەسێک بیت بوو لای تۆ لە ناچاریە جاوعانەکە فیتە فکری یا ئەوەی کە تۆ سیستمێکت هەیە لە ناو کۆمەلگاکەتە سیستمی قانونی حقوقی کاری و عین حاڵە پزیشکی زیان زانستیانە کە هۆشی بە ئازای کۆمەلگاکەتەوە بێت ئەگەر سیستمێک مەوجود بێت کە ئێمە بێ بەڕاوبەوە بڕۆین بەنابەرین ئەوە هین نییە کە لە ناکاوە اتفاقێکەوێ بۆ کەسێک ئەو کەسە بە لە حاضڕە ڕۆحی ڕۆوانی و پزیشکیەوە خۆب هەمڕاهیە کردێت ئێمە مەسەڵ لە ساڵی بە تایبەت بازنشستگی و بەرەولا لەگەڵ پرسیارهایەکی ئەساسیە ڕووبەڕوە بینەوە پرسیارهایەکی ئێبتدایی و ئەساسیە ئێبتدایی یعنی ئێبتدایی کە نازانم ئەساسی لەبەرەوە لە تەک معنای ژیانە ڕووبەڕوە بینەوە مەسەن جارێتتر پرسیارە بۆمان ئەمە ژیان یانێ چی جارێتتر پرسیارە بۆمان ئەمە بوو گشتی
جایەتە پرسیارە بۆ مادەی مەسەڵەن زۆر کەس فقط بە خاطر ئەوەی کە لە ساڵانی ڕابردووە فلان کاریا فیسار کاریان نەکردووە و لە بڕی لە شتەکان کە خۆیان پێیان وایە نەبوایە مەشیایە دەستیان پێیا بکردایەوە جێماون هەرەوە نەخۆشیان نەخات یعنی دیپریسیۆن بەشێکە لە ژیان بە تایبەت ئەگەر مەسەڵەن حاڵەتێکی ئامادەگی ژینێتیکیی ببێت بۆ ئەو نەخۆشیە بەڕاستی زۆری ئینسانەکان حاڵەت پەژمردەگی و پرسیارگەلێکە حتا بۆ کەسانێکیشە کە تەئمینن بۆ کەسانێکی چەکە مەسەڵەن غەرب و خوسەیان کەمە هەر بازم و پرسیارگەلی تێدە بەرەوە وەلی فەرزکە مەسەڵەن کرێکارێک 40 ساڵ کارەکە دوای 40 ساڵەگیەوەی تر ناتانێت کارکە یاچێت بازنشستگی باششتگیکی ناچیزی پێدەن دەی خۆ لەگەڵم پرسیارایەژی هەمووی ئەم وەسیەتە بۆەوە بوو منیسە ئاوا بم لێنەوە تێتە سەر ئەوەی کە خۆی بۆ خۆی بە شکلێکی تەبیعی نیگەرانی هەیە ولی نیگەرانیەکان زۆرتر بێتەوە حتا زۆر کەس باوەڕکەن لەو کات و زەمانە ئەژێ باش ئەگەر مژنەکەم بمرێ چی بکەم یا ئەژی من ئەگەر مێر دەکەم بمرێ چی بکەم میسە خۆی من مناڵ گەورە بووە چۆن بە شۆن ژیان خۆیان ناخۆم ناتوانم چم لای مناڵی ژیان بکەم یعنی زۆرێک لە پرسیارەکان لەناو کۆمەلگا ئێمە بە قانون هەڵەگەڕێتەوە ئەگەر بە لەحاز قانونیە و تەئمین بن ئەو پرسیارگەلی چەکەمە بێتەوە ئەگەر بە لەحاز پزیشکی و تەئمین بن ئەو شتکەرێکەوە ئایسە تۆ وتت هەم بار گرانیەکەیان تەئمین نەبێتەوە ئێمە بوو لە چییە ترسین لەوا ترسین کە لە وەزیەتێکی مەزیقە و ناخۆش و هێنا قرار بگرین کە یا ببین بە سەربار بەسەر دیگەرانەوە یا ئەوەی کە بلەخەرە هیچ کەسێک تەئمینمان نەکات ئەو ترس و وەحشەتێک کە ها لە دڵ ئێمە ترسێکی تەئمینیە ئەگەر ئەوە ئێمە حەلکەین ئەو ترسگەلە کەمە بێتەوە بازم بەسەر ئەوایچە ئەگەر کەمیچەوە بێتەوە وەلی هەر هەیە بۆیە ئێمە من عەرزم کرد پێشتر ژنان ڕەحەتر لەگەڵەوە دەست و پەنجە نەرمەکەن ئێمەشێ فێر بین لە سەر ئاخرین بەشی ژیانمان کە سنع و ساڵی پیریە هەم زۆرتر بیر بکەینەوە هەم زۆرتر بەرنامەمان بی بۆی و هەم بتوانین ڕەحەتر وەکو کۆمەڵگا لەگەڵیا دەست و پەنجە نەرمکەین و ڕابین ئەوە شتێکە کە ئێمە هەروە بە نەزەر من لە ئێرانە هەروە فعالین محیط زیست هەیە هەروە فعالین مەسەڵەن فلان جنبش یا فلان جنبش هەیە ئەبیت فعالین ئەم عەرسێچە پەیا بن و بم بەشە لە ژیان بیرکەنەوە دوای بۆ کۆمەلگاکەمان احتیاجمانە ئێمە احتیاجمانە بۆ ئەوەی کە بزانین ئەم بەشە لە ژیان چۆن تەئمین دەکەین کە نەکەرن پرسیارانەی تۆ سەدان پرسیاری تر هەیە کە بنیان بتوانێت بە قانون گوزاری بتوانێت جوابی باتەوە ئەو عانە ئەگەر ئێمە مشکلات قانونی یعنی مشکلات ماڵیمان نەبێ مشکلات ماڵمان نەبێ مشکلات تەغذیەمان نەبێ مشکلات ئەومانە نگەران نەبین ئەگەر مناڵێکمان نەبوو کەس هۆشیار پەیمانە و یان نا یا حتا ئەگەر شاداب بین بزانین مناڵێکمان هەیە مناڵەکەی ئێمەش وەکو کەسێک لەناو کۆمەلگا خەمەتەکە بەڵام ئێمە خەمەتمان پێکرێت ئەوانە ئەگەر ئەو نگرانی گەلە بە قانون کەمۆکەینەوە زۆرێ چتمان حەل کردووە یەک چت کە تەبیعیە ئێمە ناتوانین حەلیکەین و نابێت هیچ ئەبێ تایسە بەدەست مەسەبە بوو ئەویش مەرگە و بۆ ئەوە ئەشێ تایسە مەسەڵەن تواشاکەی زۆر حتا لە قوانینی لە جامعی حتا پێشرەفتەی دنیای چا کشیش و مەڵا و ئەو شتانە زۆرتر لەسەریا لەگەڵ یا دەست و پەنجەیەوە شتایەکی زۆر متەناقض تێرە نەیدەنە تەحویل ئەم مەرمەحەنمان معلوم نییە واقعان لەکوێ بەچی وەسڵێکم بە یەکەوانە بە حاڵ نیشانەی ئەوەیە کە ئێمە ئەو عەرسەمانە خاڵی کردو بۆ ئەوانە ئەوەی چ بەشێکە کە شایدی سجێگەی نەبێت وەلێ بە نەزەر من بەشێکە کە ئێمە چۆن ڕوودەڕوویەکەینەوە نەبووی کە مەرگ ئێمە توانین تا حدودێک زۆر لەو مەرگانەی کە هەیە پێشگیری پێ بکەین بە ئیمکانات و ئەوانەوە من قسەی ئەوە ناکەم بەڵام مەرگ خاناخە هەرتێ وەلی ئێمە چۆن لەگەڵ مەرگا ڕوبەڕوویەکەینەوە ئایا جوابی مەسەبیمان هەیە وەکەوت تەناقزگەرەوە ئەوانە ئەیدەن بەم دەرخوارد مردم یا خوب لە خەرە شێوەی خۆمانمان هەیە ئەوەی چه بەشێکە کە بە نەزەر من جیگای خۆی بنیان بیر لێ بکاتم
زۆر سپاس کاک وریاییان من پرسیارێکم نەما خۆتان وتان سەدان پرسیار ئەتوانی بێتە بەرەوە بەس لە تااقەتی بەرنمەکان نییە ئەگەر خۆتان قسە و باسێکتان هەیە فەرمونون. من عرضێکم نییە هیوادارم ئەم نوع بەحسکە لە بتوانێت کەسانێکی زۆرتر دەخاڵەتی تیا بکەن و بەشداری بکەن و مطمئن بە بەشێکیش زۆر مهمە لە ژیان یعنی زۆر مهمە کە ئێمە هەرچێ زۆرتر لەسەری قسەکەین مطمئن بە هەرکەمە بۆیە هیوادارم ئەم نوع بەحسکە لە زۆرتر بێتەوە کە هاوفکری فرەتر بکرێت و لە نهایەتە کۆمەلگایەکمان بێ بە قاوانینێکی زۆر جامع و بۆ پەروەرش وە بە تایبەت بۆ مراقبەت لە کەسانێکە تا ئیز زەحمەتیان کێژاوە بە کۆمەلگاکەیان. زۆر سپاس کە بەشدار بووی لەم بەرنامە. سەرچاوم مەمنون سپاسم. عزیزان لەوەی کە تا ئێستا بینەری ئەم بەرنامە بوون زۆر سپاس تا بەرنامەکانی دیکە ماڵەوە.